وەزارەتە بەڕەوانیە ئەمریکا زانیاری دەربارەی عێریشە شەڤابووریە ئێرانێ بۆ سەربنگەهێن سەربازیین ئەمریکا لە عێراق و هەرێما کوردستانê بەڵاوکردن. جۆناسان هەومان یاریدەدەرێ وەزیرê بەڕەوانیە ئەمریکا لە پێگەها وەزارەتە بەڕەوانیە ئەمریکا لە تۆڕاجڤاکیە تویتەر ڕاگەهاند کو ئێران عێریشەک بە موشەکان لەسەر هێزن ئەمریکا و هەپەیمانان لە عێراقê ئەنجامدایە. هەروها هەومان دەزانین کو موشەکان ئێرانی ژناوە ئێرانی هاتنە ئاوێتن و هێزن ئەمریکا و هەپەیمانان لە سەربازگەها عین ئەسەد لە ئەنبار و سەربازگەها ئەمریکی لە هەولێرê کردنە ئەرمانج. وەکە یاریدەدەرێ پێنتاگۆن دەبێژە حتاوەکان هات و نرخاندنێکش بۆی زیانن عێریشە ئێرانی بۆ سەربازگەهێن ئەمریکی لە عێراقê نەهاتیەکردن. وژەیالی خۆبەشی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕاگەهاند کو ئێران عێریشی بنگەهێن سەربازیین ئەمریکا لە عێراقê کردیە و هەموو تشتێک دەبن کۆنتڕۆڵێدەیە. هەروها ترامپ گوت و ئەمریکاوێ نرخاندنێژ زیانان ڕە بکەی و تەکەس کرد و گوت و زیاننجانی دە ئەنجامە عێریشێدە نەهاتنە تۆمارکردن. هەروەها دۆناڵد ترامپ ڕاگەهاند کو هێزن ئەمریکیش عێراقê ڤەناکشن ji ber bêbekşana hêzên Amerîkî ji Iraqê Êran wê hejmûna xwe li navçeyê bigiştî û Iraqê bê taybetî bihêz bike û Amerîka rênadê Îranê van pêngavan bavêjê. هەروەها سەرۆکê ئەمریکا گوت ku ئەمریکا hezra sepandiran sizayan bi ser Iraqê de nakê lê eger Iraq bêrêzî li hember Amerîka kir wî demî Amerîka wê sizayan bê sepînê û ew siza wê ji sizayên Îranê tûntir û girantir bin.